بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەران و بیسەرانی خۆشەویست خۆشحاڵین کە لە دەرفەتێکی دیکەدا خوای گەورە ئەمانەتی تەمەنی پێبەخشین و هاتینەوە خزمەت ئێوەی خۆشەویست لە بەرنامەی نووسین و یادەوەری لە ئەڵقەی ژمارە 41. خۆشەویستانم هەروەکو بیرهێنانەوەیەک ئێوە تەسەووری ئەوە نەکەن کە ئەوەی کە لە بەرنامەکە گوزەرێ ئەو پرسیارانەی کە لە بەرنامەکە سەبارەت بە ناوەڕۆکی بابەتەکانەکرێ تەنها ناوەڕۆکی کتێبەکەیە و جارێشکە ئێمە ئێنین لێرە باسیەکەینەوە. جاری دیکەش باسی ئەوەمان کردووە بە پێچەوانەوە. ڕاستە کتێبەکە هۆکارن بۆ ئەوەی کە کۆمەڵێک پرسیار لە مامۆستا بکەین، کۆمەڵێک پرسی هەنووکەی و هەروەها جەوهەری بێنینە پێشەوە، بەڵام مەرج نییە تەنها کتێبەکە جارێککە لێرە شۆرەڤە بکرێتەوە و هەروەها بکرێتەوە بە بەرنامە. زۆرێک لەو بابەتانی کە باسەکرێنەوە بە تایبەتی ئەو وڵامانەی کە مامۆستایانداتەوە بابەتی تازن و بابەتی هەنووکەیش لە خۆگرن. خۆشحاڵین کە جارێکی ترێ کە توانیمان ینی درێژە بە بەرنامەکە بدەینەوە تا ئەم ئاستەی ئێرە بێت و هەروەها وەکو وتمان ئەمە ئەڵقەی ژمارە 41 تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا سوودی بۆ ئێوە هەبێ و هەروەها بتوانین کە ئەو پرس و بابەتانی کە لێرە یەکلایەکرێنەوە شۆرەڤاکرێن بە جۆرە لە جۆرەکان ببن بە زانیاری بۆ ئێوە خۆشەویست. سوپاس دەکەین مامۆستا جارێکی سپاس بۆ ئێوەش کاکی پیوەندی خۆش بەخێر بێن. سپاس دەکەین مامۆستا، خۆشت لە ئەو بابەتی کە دەمانەوێت لە بەرنامەیە شۆڤی بکەن بە تابەتیەوەی کە پێگوترێ ئاین بۆچی هاتووە، کە بابەتێکی زۆر گرنگە و لە کتێبەکەیە بە بەندی سێم هاتووە. لەوێ باسی ئەوەکەی کە لە ڕابردووشە قسەمان زۆر لەسەر ئەم بابەتە کردووە، بەڵام هەست دەکەم ینی بە زەوقێکی خۆشەوە بە سەلیقەیەکی خۆشەوە جارێشکە داخلی ئەم بابەتا بیتەوە هەتاکووە نووسی جڵەوی ئەسپی قەڵەمی بەکار دەدەینە دەست شۆڕە سواری عەقڵی چەکدار بە ئایەت و فەرموودەی پێشوای ناودار تاکو لە مەیدانی پان و بەرینی ئەم باسەدا بیکاتە ڕەمبازێن و غار. خۆشە ینی پەخشان ئامێز و شێر ئامێزە چۆنە ئاوا ینی دوای ئەو هەموو نووسینە لە کتێبەکەی جارێککە بەم زەوقەوە دەتەوێت باس لەوە بکەی کە ئاین بۆچی هاتووە و ئەو وەزیفەی کە ئاین هەیەی چییە؟ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. دوباره بخير بن كاكا بيوان جان. کاک پەیوەند، هەر لە دەستپێکەوە تا کۆتایی دیارە چ ئەم بەرهەمە ئەم کتێبە خواناسی ئاین ئیمان کە لە ئاڵلقەکانی پێشوودا باسی هەل و مەرج و بارودۆخی تێدا نووسران ئیمان کردووە و چه هەر کتێب بەرهەمێکی دیکە بە تەئکید ئەگەر لە دڵەوە جۆش و خۆشێکرد نەبێەوە لە دڵەوە هێزێکی معنەوی نەبێ پاڵت پێوە بنێ بۆت ناکرێ. جا ئەو کاتەش دیارە من دەرفەتم زیاتر بووە لە ڕووی ڕستەسازی و بڵێن هێنانی وشەکان و ڕەوان بێژیەوە زیاتر هونەری تێدا بەکاربێنم وا پێرەچێ بوار و دەرفەتم زیاتر بوو بێ، بەڵام بە ئەو زەوق و ینی سەلیقە و تامەزرۆیەوە نەبێ کارت بۆ ناکرێ. و لە ڕاستیدا بە تایبەتی کاری نووسین کاک پەیوەند، من برایەکم هەیە برادەرێک دۆستێکی خۆشەویستمانجا قسەی خۆشن دەیگو مامۆستا تەمەن خوێنەرێکی باشە، دەیگو مامۆستا کتێب نووسین، دەیگو برادەرێکم هەیە برادەرێکی کتێبێکی نووسیوە دەویست تعلیقی لێداوە وتێتی کاکە کتێب نووسین چۆن وا دەبێ ئەتۆ خۆت ڕاگوشیوە تا دوو دڵۆپەت لێ هاتوو دەخوارێ کتێب نووسین وا نابێ. جا دیارە ڕەنگە نمونەی بە من هێنابێتەوە کتێب نووسین وەکو فڵان کەس دەبێ ینی زانیاریەکەی کە لە ڕێژیە دەکات لەسەریەوە دەڕژێ نەک خۆت ڕاگوشی زۆر بتۆزی دوو دڵۆپەت لێ بێنە خواریان نێنە خوار. مەبەستم پێمە نووسین بە تایبەت هەروەها وتار و دەرسیش ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێدا ئەگەر لە دەروونەوە لە دڵەوە بۆی نەجۆشێی و
زەوقت نەبێ تامەزرۆیی بۆی نەبێ بۆت ناکرێ جا ئێستا تۆ کە بزانی ئێستا بدێتەوە یادم ینی هەندێک لەو ڕۆسە بڕگانە لە چ کەش و بارودۆخێکدا نووسی و من جاری کەژما بە ئاماژەم پێدا سەرەتای دەستپێکی ئەم کتێبە نووسینەکەی لە گوندی سەرسیان بوو لە ساڵی 1985 لە خانوویەکدا بووین کە مسلح بوو کۆنکرێت هیچ تەمان شینایی و سەوزایی شتێک نەبوو هەر لە سەرسیان بە عام کەمی لێبوو بە هاوینات لە یادمە کەشی هاوین بوو ئەو خانوە کۆنکرێتیە سوور دەبەوە جا سەرسیان لە بناری چیای ئاسۆسە چیای ئاسۆزۆک و سۆبەی کە تیشی خۆر لی دەدا وەک سۆبە گەرمدا دەهات سەرسیانی لەگەڵوی گەرمدادا سەرسیان و بەردەکۆز ئەو دیانە درەنگش خۆری لێ ئەوە جا ئەوە بەرە خۆری شەڕکەوت بووانە جا هەر ئەمن بۆ خۆم چاک دێت و یادم لە ئارەقیدا ڕەش دەبووم ئەنجا ئیدی لە عێراقیدا ڕەش بێ و قسەری قێش دەبێ معنا دیارە لە دەروونەوە لە ڕووی معنەویەوە دیارە خی پڕگار هێز و توانایەکی پێداوم ئەگەرنە هەر جەوەکە بۆ خۆی ئەها جاری وایە کەسێک لە شوێنێکی خۆشە دەڵ ئێرە جەوێکی شاعیرانەیە ینی بازە جە و کەش و مەناخێک هەر بۆ خۆی زەوق و سەلیقەت دەکاتەوە بەڵام تۆ وەرە لە ژوورێکی بڵین 4 بە 5 سێ بە 4 ئەمجا کۆنکرێتی ئەمجا سوور بوو بێتەوە خۆ نە پانکە هەبوو نەم بەڕیدە هەبوو خۆ نەشنەبایەکی لێدەدا بەڵام کە لە دەروونەوە خی پەروەردگار لوتفی بە ئینسان کرد لەگەڵ ئینساندا کرد من ئەرچکوە لەوەی زیندانی ئەمریکایەکانی ژەو کتێبە و مۆسوعی کە لێوە نووسیومە الئیسلام كما تجلى في كتاب الله کەمە لە ژوورێکی 2 مەترونی و بە 2 مەترونی و سەراویشی تێدا بوو قەڕێوەڵەکەشی تێدا بوو ئەنجا تۆ بێنە بەر چاوی خۆت لەسەر کارتۆنێک دەمنووسی خۆ نەمێز بوو نە هیچ بوو جا هەر قەڵەمە لە شوێنێک پەیداکە هەر پەڕە لە شوێنێک و سا کە دێتەوە یادم دەزانم کە هێزێکی معنەوی زۆر نەبێ لە دەروونەدا و تامەزرۆیەکی زۆر نەبێ عشق و عەلاقەیەکی زۆر نەبێ بە تاکید هەر بۆت نانووسرێت چ جای ئاوا تۆزی ڕستە سازیشی تێدا بکەیت دەستی خۆش بێ مامۆستا جەنابەت ئەمەشت بە پرسیاری هێناوە ئاین بۆچی هاتووە تەمان ئەمە زانستێکی تازەش هەیە وەلو زانستەکە لە ینی باوا بڵێن ئێستا گرنگی زۆر پێدرێ ناڵێن تازەیە ئەش پێ گوترێ مەقاسیدی شەریعە معلومی جەنابتە ئایا جەنابیشت لە ڕێگای وەڵامدانەوەی ئەو پرسیارانی کە تەمان 21 خەڵاتووە لەوێ وەڵامی ئاین بۆچی هاتووە دراوەتەوە لە کتێبەکەیە قسەکەمان لەسەرەوە ئایا ئەم بابەتەی جەنابیشت دەچێتە چوارچێوەی مەقاسیدی شەریعە وەگەر ینی مەقاسیدی شەریعە بۆ ئێمە چ گرنگێکی هەیە بەڵێ دەچێتە ئەو چوارچێوە بەڵام ئەوەی کە من هێناوە فراوانتر لەوەی کە ئێستا وەکو زاراوەیەک ئامانجەکانی شەریعەت ئامانجەکانی شەریعەت یعنی زانایان وەکو زاراوە کە بەکاریان هێناوە زیاتر مەبەستیان پێ لە شەریعەت لایەنە یاساییەکەی شەریعەتە لایەنە کردەیەکەیەتی بەڵام من باسی ئامانجەکانی هاتنی ئیسلامم کردو بە گشتی بە بوون ناسیەکەیەوە ئەوەی خەڵک پێ دەڵێت جیهان بینی دنیا بینی پێشتر باسم کرد کە ئەو زاراوەی هەڵەیە ڕاستەوەی بڵێ بوون ناسی یعنی معرفەت الوجود ئۆنتۆلۆژی بە ئیمان و عەقیدەکەیەوە بە عیبادەت و پەرستش و سروتەکانیەوە بە بەهاو ڕەوشتە تاکی و خێزانی و ئەدەبە کۆمەڵایەتیەکانیەوە هەروەها بە هەموو یاساکانی دیکەی بواری خێزانی و کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری و جەنگ و ئاشتی و پەیوەندیەکان و هەمووی واتە من لێرەدا کە دەڵێم ئاین بۆچی هاتووە لەگەڵ ئامانجەکانی شەریعەت وەکو زانستێکی کە لە تقریبا دەتوانین بڵین لە ئەشاتبیەوە زیاتر ئەو زانستە برەوی پێدرا ئەڵبەتە زانیان هەر باسییان کردووە زانانی پێش ئەشاتبیش باسی ئەوەیان کردو ئامانجەکانی شەریعەت ئەو هەموو ئەو زانانی کە لە ئوسولی فقه نووسیویانە بۆ وێنە ئەبوو حامیدی غەزالی لامە بە یەکەم کەس بووە کە بۆ 5 ئامانجی سەرەکی ئامانجەکانی شەریعەتی دابەش کردووە کە بریتێ لە پارێزگاری لێکردنی خزمەت پێکردن و پارێزگاری لێکردنی دین و
ژین و ئەمجا پاراستنی نەسل و خوێن و ماڵ و سامان. ئەلبەتە ئەو پێنجەی بڵێن ڕەچاو کردوون کە ئەوانە پێنج ئامانجە سەرەکیەکەی شەریعەتن. بەڵام من کە باسی ئاینم کردو، ئاین تەمام بەسم پێی ئیسلامە، فراوانترە لەوە، بەڵێ خاڵی لێ پێگەیشتنی هەیە لەگەڵ ئەو زانیاری ئامانجەکانی شەریعەت مەقاصد و شەریعە، بەڵام بەتەکید شەریعەت بەشێکە لە ئاین، ئەویش بەشە یاساییەکەی ئەو بەشەی کە ژیانی خەڵک ڕێک دەخا. بەڵام ئاین فراوانترە لە شەریعەت. ئاین بریتێ لە کۆی ئەو سیستەم و نیزامەی کە خوا نردوێتی بۆ مرۆڤ، کە پێش هەموو شتێک وەکوتم بوون ناسیە، تۆ بزانیت تۆ چی، ئەم گردونە چییە، خاوەنەکەی کێیە، لە شوێوە هاتووی، بۆ شوێوە دەچی، دەبێت چی بکەی. ئەمجا دوایی ئیمان و عەقیدەیە، ئەمجا دوایی پەرستشەکانن، دروشمەکانی خواپەرستی ئەوانی دیوە، دوایی ئەمجا دێتە سەر ئەو شتانەی کە پەیوەندیان بە ئامانجەکانی شەریعەتەوە هەیە. یعنی شەریعەت بەشێکە لە ئاین بە خۆ دەزانی، بەشە تەطبیقی و عەمەلیەکەی، ئەوەی کە زیاتر پەیوەندی هەیە بە ڕێکخستنی ژیانی خەڵکەوە لە ڕووی ئابووری و سیاسی و کۆمەڵایەتی و تا دوایی. مامۆستا من هەستم کرد ئەو 22 خاڵی کە جەنابەت هێناوتە، ئەگەر لە هەر شوێنێکە بابەتەکە کردەیش بێ، ئاسە معنەویەکە هەر باڵایە، ینی ئاسێکی بەهایی هەر لە خۆی گرتووە، ئاسە ڕۆحیەکەی بە درێژایی مەسەلەن بۆ من ئەو بابەتی کە لە 22 خاڵە ڕوون کراوەتەوە، با بڵێن لایەنە ڕۆحیەکەی هەر هێشتۆتەوە، ینی لایەنی ڕۆحی باوا بڵێم لە کتێبەکەیە زاڵە. ڕاستە کاک پەیوەند، خۆ ئیسلام لە ڕاستیدا جیاوازی چییە لەگەڵ بەرنامەکانی دی کە خوای پەروەردگار دەفەرمێ هو الذي أرسل رسوله بالهدى ودين الحق ليظهره على الدين كله وكفى بالله شهيدا. یا لە دوو شوێنەکەی دیکە وەلەو کەریه المشركون. خوا دەفەرمێ خوا پێغەمبەری خۆی ناردووە عەلەیهی سەڵات وەسەلام بە هیدایەت و بە بەرنامەی ڕاستەوە. هیدایەتەکە بۆ تاک، بەرنامە ڕاستەکە بۆ کۆمەڵگا. بۆچی؟ ليظهره على الدين كله، تاکو بەسەر هەموو بەرنامەکانی دیکەدا سەریخان نەک بە شێوەی ئەوە کە مەجالی بوون و ژینیان پێنەدا، نا، یعنی حەقانیەتی وا لە خۆیدا بەرجەستە بکە کە ئەوان وەکو چۆن مۆمێک لە بەرامبەری بلاژکتۆرێکدا ڕادەگری، کەس ئیشی بۆ مەمە نابێت لە کاتێدا بلاژکتۆرێک کار بکە، یعنی کاتێکە خۆر بە دەرەوەیە کەس ناچێت لە دەوری چرا ڕشکەیەک دابنیشێ. لە ڕاستیدا ئیسلام ئەگەر وەکو خۆی کە خوا ناردوویەتی فەهم بکرێ، پێشێ هەزم بکرێ و دوایی بەرجەستە بکرێ، لە حەقیقەتدا وەکو خۆر وایە وەختێ خۆر بە دەرەوە بێ، کەس شەیدا و عاشقی فتیلەیەک و چرا ڕشکەیەک نییە بە دەوریەوە دابنیشێ، خۆرەکە بێنیازی دەکاتەوە. جا مەبەستم ئەوەیە کە ئیسلام جیاوازە سەرەکیەکەی تەمەن جگەلەوەی کەەوە لە خواوە هاتووە و لە ئەنجامیەوە کە لە خواوە هاتوو هەموو ئەو مەزایە و ئیمتیازانەی دیکەی بۆ پەیدا بوون. بەڵام هیچێک لە ئیمتیازە هەرە سەرەکیەکانی ئیسلام بەسەر بەرنامەکانی دیکەدا ئەوەیە کە ئیسلام فعلاً لەگەڵ ڕوح و ناخی مرۆڤدا دەدوێ. واتە کاتێک کە پێی دەڵێ نوێژ بکە هەر لەگەڵ ناخیدا دەدوێ، و ئەقیمی سەڵاتە لیذیکری. کاتێک پێی دەڵێ لەگەڵ دراوسێت باش بە هەر لەگەڵ ناخیدا دەدوێت، دەیبەستێتەوە بەخواوە. کاتێک دەڵێ ئەو سزا شەرعیانە جێبەجێکەن بەسەر ئەوانەدا کە هێمنی و ئاسایش و ژین و دین و خوێن و ماڵی خەڵک دەخەنە مەترسیەوە، هەر لەعەلەکم تەتەقون، یا هەمووی دەبەستێتەوە بە تەقواوە، هەمووی دەبەستێتەوە بە پارێز لە خواکردنەوە، لە خۆوریابوونەوە، بۆی کە خوا لێت نەڕەنجێ، خوا لێت تووڕە نەبێ، خوا سزات نەدا. یعنی ئەو هەوێنی خوا پەمەی بەس بوون و هەوێنی بۆ خوا سوڵحان و هەوێنی ڕوو لە خواکردن دێتەوە نێو هەموو کۆی کارەکان، بۆی هەمووی تاموبۆیەکی ئیمانی و ڕۆحی و بۆ خوابوون وەردەگرن. هەر بۆی ئەو کاتە کاکە پەیوەند، یعنی کۆمەلگایەکی موسڵمان، کۆمەلگایەکی دیندار، کەسێک کە خلافێک دەکات، هەڵەیەک دەکات، کەم و کوڕێک دەکات بۆ زانیاری لە کۆمەلگای سەرەتای ئیسلام و دواتریش، یعنی سزای زینا بۆ وێنە، سزای داوێن پیسی، کەس بەسەریدا نەچەسپێنرا گەر خۆی ئاعترافی نەکرد بێ، چۆ بە چوار شایت
تا ئێستا نەچەسپاوە لە مێژووی ئیسلامدا. ئەو مرۆڤە خۆی خۆبەخشانە توێتی من گوناحی جوان کرد و پاکم بکەوە، یا ڕەسوڵ الله طاهرنی پاکم بکەوە. آخر بۆچی ئەخ گوناحی جوان کردو، آخر ناڕەنگە بە هەڵەدا چووبی نەت کردبێ هەر ماچت کردبێ نەخێر گوناحم کردو دەبێ پاکم بکەیەوە. مەبەستم ئەوەیە تا دوایی کە لە سونەتدا هاتووە کە یەکێک لەو ئافرەتانە سزا دەدرێ و خالیدی کوڕی وەلید دوای قسەی پێ دەڵێ دوای کە سزا دەدرێ، پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ قسەی پێ مەڵێ، تەوبەیەکی کردووە ئەگەر بەسەر خەڵکی شارێکدا دابەش بکرێن هەمویان زینایان کردی خوا لە هەمویان خۆش دەبێ، قسەی پێ مەڵێ. مەبەستم ئەوەیە تەماشا ئەو سزایانە کە شتی قورس و قاسیشن، ئەوانش بەهۆی ئەو ئیمان و بەهۆی پەیوەستکردنیانە و پاداشتی خوا و بەگەڕانەوە بۆ لای خوا و بە چاودێری خوا، ئەوانش تامەوەیکی ڕوحیان بۆ پەیدا دەبێت. چ جای هەڵسو کەوتە کۆمەڵایەتیەکان مەسەلەن لە ئیسلامدا کە مافی دراوسێ لەسەر دراوسێ، مافی میوان و ڕێبوار لەسەر مرۆڤ، باب و دایک مافیا لەسەر منداڵ، هی منداڵ لەسەر باب و دایک، خزم لەسەر خزم، برادەر لەگەڵ برادەر، هەموو ئەوانە ئەو پەیوەندیە کۆمەڵایەتیانش ئیسلام بۆ بڵێ ئاوڕشێنێکیان دەکات بە ئیمان و بە ئیسلام و بە پاداشتی خوا، تامەبۆیەکی دیکە وەردەگرن و چێژێکی ڕوحیان بۆ پەیدا دەبێت، نەک هەروە شتێکی ڕواڵەتی ڕووکەشی بن. بەڵێ مامۆستا لە خاڵی یەکەمدا ئاین بۆچی هاتووە؟ جەناب دەنووسی ئاین بۆ ئەوە هاتووە تاکو و جموجوڵ و ژیان و گوزارانی مرۆڤ بە پێی فیتڕەت بێت. ئەمە چۆنە مامۆستا؟ یعنی خۆی پەروەردگار لە ئایەتی ژمارە 30 لە سوورەتی الرومدا دەفەرمێ فأقم وجهك للدين حنيفا، چونکە فیترەت الله بەس لەوێدا هاتووە، بەس لەو ئاەتە مبارەکەدا. فأقم وجهك للدين حنيفا فطرة الله التي فطر الناس عليها لا تبديل لخلق الله ذلك الدين القيم ولكن أكثر الناس لا يعلمون. ڕووی خۆت ڕاست کە لەگەڵ ئاین فأقم وجهك للدين لەگەڵ ئاین واتە ئەلیف و لامی لەسەرە ئاین واتە ئەو ئاینە ڕاست و تێر و تاوای کە خوا بە پێغەمبەری خاتەمدا ناردوێتی کە دوانوسخەی ئاینی خوایە، ئەگەرنا ئاینێک کە خوا بەهەم پێغەمبەرای ناردوو هەر ئیسلام بووە. حەنیفەن واتە بە پاچی، فطرة الله التي فطر الناس عليها، زانایانی شارەزای زمانی عەرەبی دەڵێن فطرة الله بەدەلە بۆ دین، واتە ئەو ئاینە هەر هەمان زگماک و خواڕسکە کە خوا خەڵکی لەسەر سروشتاندووە، واتە چ بڵێ شەریعەت، چ بڵێ فیتڕەت، چ بڵێ ئەوە کە خوا دروستی کرد مرۆڤی لەسەر دروست کردووە سروشتاندووە فیتڕەت، چ بڵێ ئەوە کە خوا لە ڕێی وەحیەوە ناردوێتی. بۆیە هەندێک لە زانایان بۆ ڕاغبی ئەسفەهانی قسێکی جوانی هەیە، دەڵێ فیتڕەت شەریعەتێکی نێوەچیە و شریعات یا ئیسلام تەمان هەنجار مەفهومی شریعەتیان وەکو بە معنای ئیسلام بەکارهێناوە، شریعەتیش فیتڕەتێکی دەرەچیە، یعنی ئەوانە دوو ڕووی حەقیقەتێکن. جا یەکەمین ئامانجی ئاین ئەوەیە کە مرۆڤ لەگەڵ زگماک و خواڕستی خۆیدا ڕاست بکە، واتە شتێ بکە کە ڕێک سروشتی دەیخوازێ، پڕەپێسی سروشتێتی کە ئاەتەکە ئەوە دەگەیەنێ و فعلا ئەگەر تۆ تەماشای شریعەتیش بکەیت تەماشای ئیسلامیش بکەیت، هیچ شتێکی فەرز نەکردووە لەسەر مرۆڤ و هیچ شتێکی لێ قەدەغە نەکردووە مەگەر ئەوەی کە فەرزی کردووە یا بۆی پەسەند کردووە، فیتڕەت ناخی مرۆڤ دەیخوازێ، حەزی پێ دەکا و ئەوەی کە لێ قەدەغە کردووە پێچەوانە و دژی فیتڕەت و ناخی مرۆڤە وەختێک ئەو فیتڕەت و ناخە تێک نەچوو بێ. یعنی تۆ تەماشا خوای پەروەردگار لە سوورەتی عەرەفدا دەفەرمێ لە ئاەتی ژمارە 187 دەفەرمێ يحل لهم الطيبات ويحرم عليهم الخبائث. دیارە باسی پێغەمبەری خاتەم دەکا محەممەد عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ هەرچی خۆش و بەتامە و سوودبەخشە بۆیان حەڵاڵ دەکا، هەرچی پیس و زیان بەخشە لیان قەدەغە دەکا. جا تۆ تەماشا بکە هەرچی محەڕەماتە، هەرچی قەدەغە کراوەکانت تەماشا دەکەی هەمووی زیان بەخشە و هەرچی کە خوا حەڵاڵی کردووە سوودبەخشە و سروشتی ساغی مرۆڤ حەزی پێ دەکا. مەبەستمەوەی کە کەواتەیە کەمین ئامانجی شریعەتەوەی مرۆڤ بجێڕێتەوە بۆ ناخە خوایەکەی خۆی، بۆ زگماکە خوایەکەی خۆی و ئەگەر حاڵەتی گۆڕانکاری تێدا پەیدا بوو بێت لای بدا. بۆیە دوایی دەفەرمێ
ذلك الدين لا تبديل لخلق الله ذلك الدين القيم واتە کاتێک مرۆڤ شوێن ئاینی خوا دەکەوێ ئەو فیتڕەتەی ناگۆڕێ دەستکاری ناکرێ ذلك الدين القيم ئەوە دینداری ڕێک و ڕاستە کە مرۆڤ لەگەڵ ناخی خۆیدا ڕاست بکە هەروەکو چۆن لەگەڵ شریعەتی خوادا ڕاست دەکە و هەرگیز ئاینی خوا سبحانه وتعالى شتێکی بە مرۆڤ نەسپاردووە کە پێچەوانی ناخی بێ خوا دەفەرمێ ئەی مرۆڤ تەنیا خوا بپەرستە مرۆڤ کاتێک تەنیا خوا دەپەرستێ ئازاد دەبێ و ئازاد دەبێ و لە کۆیلایەتی ئەو دەربازی دەبێ و لە کۆیلایەتی هەوا و نەفسی خۆی لە هیچ شەیطان لە هی حکمڕانە خۆسەپێنەکان لە هی پارە و سامان لەوانەوەی دەربازی دەبێ ئەوانە هەمووی یان وەکو خۆینی یان لە خوار خۆیەوەنی یا کاتێک کە خوا دەفەرمێ ئەی مرۆڤ نوێژ بکە ڕۆژوو بگرە ئەی مرۆڤ ئەو پەرستشانە جێبەجێکە ئەوانە هەمووی مەشق و ڕاهێنان بۆ مرۆڤ بۆی ئەو عبودیەت و بەندایەتیە بۆ خوا لە مرۆڤدا قوڵتر بێتەوە زیاتر ڕشەدا بکوتێ ئەوە لەکوێ کەسێک ڕۆژی 5 جار بچێتە خزمەت خوا و لە خزمەت خوا ڕابوەستێ و بچێتە ڕکوع و بچێتە سەجدە و لە تەحیات بە ئەدەب لە خزمەت خوا دابنیشێ و ئەو کەلیماتە گەورە گەورانە بڵێ وشە گەورە گەورانە 5 جاران بچێتە خزمەت خوا پەیمان تازە بکاتەوە شەو و ڕۆژی و ئەوە لەکوێ کە سەر بە فەرزی خوادانەدا زۆر جیان ئەو دوو مرۆڤە زۆر جیان ئەوەی کە هەر چ بڕ نوێژەکەی نوێژ بێ ڕۆژی 5 جارە بچێتە خزمەت خوا تازە ڕێگە بۆ خۆی نادەبێتە کۆیلەی کەسی دی ئەو سەرەی بۆ خوا دایدەنەوێنێ وەکو محەممەد ئیقبال دەڵێ وسەجدة لله الأحد تنجيك من 1000 سجدة للعبيد یەک کوڕنوش بردن بۆ خوا لە هەزاران کوڕنوش بردن بۆ بەندەکان ئازاد و ڕزگارت دەکات مامەستا ئەوەشی لێ فامرێتەوە کە مرۆڤ ئەگەر ینی لەگەڵ سروشتی خۆیان باڵێن ڕێ نەکا ژیانی خۆی لەگەڵ سروشتی خۆیان لەگەڵ ئەو خوداکردەی کە هەیە ڕێک نەخاوەکەوەی جەنابەت هێناوتە لە خاڵی یەکەمە ئەو کاتە کێشەش بە خۆی دروستەکە وەکو ئەوەی کە چۆن بەڕێ ڕێوێکی باشا بڕۆیت و لە ڕێگا لابێت و بە هەڵدێرەکە بڕۆ ینی ئینسان دەکرێ بڵین ئەگەر لە سروشتی خۆی لایدا لەو فیتڕەتەی خۆی لایدا کێشە بە خۆی دروستەکە هەم لە ڕوانگەی دەرونی و هەم لە ڕوانگەی گومانی تێدانە لە ڕاستیدا ئێستا دەروونزانەکان و کۆمەڵاسەکان دەڵێن هەرچی نەخۆشیە دەرونیەکانن هەر جارێ هەر نەخۆشە جەستەیەکان ڕیشەکان بە زۆری دەچێت و سەر نەخۆشە دەرونیەکان سەر حاڵەتە دەرونیەکانی مرۆڤ تووڕەبوون و پەسبوون و خەفەت خواردن و ناومێدی و ئەوانە هەمووی دەبنە هۆی هەیەجانات و دەبنە هۆی ئەوە کە ڕژێنەکانی کە لە جەستەی مرۆڤدا هەن خوا دایناون بۆی ئینسان تووڕە دەبێت ئەدرینالین دەردەدا ئینسان مەسەلەن کە زۆر خەفەت دەخوات جۆرە ڕژێنیشکە لە جەستەیدا دەردەدا چ شتێک وا دەکات کە مرۆڤ حاڵەتی ئارامش و هێمنی بۆ دروست بێ ئەو دینداری پشت بەخوا بەستنە يعني خواهي پرگار که پیاناسی دوستکانی خواهی دکاده فرمی ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون أقدار من دوستانی خواه نترسیان لسرا نخم زاده گرن ترس بریتیل توقعشتی خراب که بسرد به خمو پجاره بریتیل خم خواردن بور رابردو که شتیکل لدست شوا دوستانی خواه نترسیان لسرا پشتیان بخوا قایمه و نخ بور رابردو زور خمو پجاره داده گرن ئەگە گوناحێکیان لە دەست قەوما بێ تۆ بەیەک دەکەن و پاک بوونەوە دڵیان مرتاح و دەرونیان ئاسوودەیە فعلەن دەروون ئاسوودەیی بناغەی تەندروستیە و تێکچوونی باری دەرونیش بناغەی نەخۆشی هەم دەرونیەکانە و هەم جەستەیەکانیشە لە سوورەتی مولکدا خوا سوبحانه وتعالى وێنەیەکی جوانمان بۆ دەخاتە بەرچاو بۆ کەسێک کە لەگەڵ ناخ و زەکماک و لەگەڵ ئاینی خوادا ڕازەکە و لەگەڵ خۆیدا تەبایە لەگەڵ خۆیدا تەبایە و ڕێکە و لەگەڵەوەیدا کە لە ناخی خۆی هەڵدەگەڕێتەوە یا دژی ناخ و سروشتی خۆیەتی دەفەرمێ ئەفەمەن یەمشی مکبا على وجهه ئەهدا ئەمن یەمشی سەویا على صراط مستقیم ئایا کەسێک کە لە پەوڕوو دەڕوا ڕووی لە عەرزەیە و دەڕوا لەسەر چەنگان آخر ئاژەڵەوە لەسەر چوار پیان دەڕەوە نیە جا مرۆڤێک لەسەر دەستان لەسەر لاقام ڕوا زۆر دیمەنێکی دزێوی هەیە ئایا کەسێک کە لە پەوڕوو دەڕوا ئەوە چاکتر بەڕێدا دەڕوا یا کەسێک بەقیت و قنجی لەسەر ڕێیەکی ڕاست دەڕوا بە تەئکیدەوەی بە پێوە و بەقیت و قنجی دەتوانێت تەماشا ئەو لاولا بکە بەڵاوی کە لە پەوڕوویە ئەو لاولا نابینێ خوا لێرەدا سبحانه وتعالى کەسێک کە ڕاستە شەقامی خوا دەگرێ بەندایەتی بۆ خوا دەکا وەکو کەسێکی دادەنێت کە بەقیت و قنجی دەڕوا ئەوی دیکەش وەکو کەسێک کە لە پەوڕوو ڕووی لە زەویە و کە دەڕوا کە لە ڕاستیدا کاکە پەیوەند هەموو بیردۆزە مرۆڤ کردەکان وا لە مرۆڤ دەکەن لە پەوڕوو بڕوا
سەر بۆ ئاسمان بەرز نەکاتەوە بەڵام ئەوە تەنیا وحی کە خوا بە پێغەمبەراندا ناردوێتی بە مرۆڤ یان گوتۆ مرۆڤ سەر بۆ ئاسمان هەڵبڕا بەرپێی خۆشت ببینە جاجات تەماشای ئاسمانی چۆزانە خەبەر چێ لەوێەوە بزانە خوا چۆنی پێخۆشە بژی بەڵام ئیتیجاهی علمانی یعنی سیکۆلاریزم و لیبرالیزم و سوسیالیزم ئەو ئیتیجاهانەی کە دەیانێ ببنە بەدیل و ئەڵتەرناتیڤ بۆ وحی خوا هەمووی دەڵێ نا مرۆڤ تەنیا چاو لەسەر ئێرە شڕداگرە ئەفەمەن یەمشی مکبا عەلی وەجهیه ئێستا خۆ کرۆشی علمانیت دەڵێ چی دەڵێ خوا یان نییە یان مافی نییە تەدەخڵکە لە ژیانی بەشەردا بۆ زانیاریت یان بوون مونوکۆڵی لە بوونی خوا دەکا یان نکۆڵی لە دەستوەردانی دەکا لە کاروباری مرۆڤدا واتە مرۆڤ دەبێت بۆ خۆی لە پەوڕوو هەر تەماشا عەرزێکەوە بڕوە تەماشای ئاسمان نەکات داخوا لەوێ چ باسە و لەوێ چی پێ دەڵێن و چۆنیان پێچاک بەڵێ کەواتە حکمەتێکی گەوریتی ئەمامۆستا کە خوای گەورە مرۆڤی ستونی دروست کردووە هەواتە بە شێوەیەکی ڕێک و بە بەرزی دروستی کردووە هەم توانای بەرپێ بینینی هەیە هەم تەماشای ڕوانی هەیە لە هەم لای ڕاست و هەم لای چەپ و هەم پێش و بەڵێ مامۆستا لە خاڵێکی ترە هەڵبەت من هەموو خاڵەکان ناتوانم لێرە مەسەلەن لە بەرنامەکان ئەو بینەرەی کە حەزەکە کتێبەکە خوێنێتەوە با بەشێکی بێڵینەوە بۆ ئەو لە خاڵێکی ترە هاتووە مامۆستا ئاین بۆیە هاتووە کە مرۆڤ بەسەر شەیتاندا زاڵ بێت ئەو شەیتانەی کە بە خوێنی ئینسان تینووە تەسەورەکەم کە تێگەشتن لە شەیتان دەچێتە بابی عەقیدەوە و ئینسانی بڕوادارە بێت قەناعەتی بەوا بێت کە شەیتان هەیە و دوژمنی ئینسانەوە وەکو جەناب فەرمووتە بەڵام قسەکە لە سەرەوەی مامۆستا تێگەشتن لە شەیتانیش زۆر ئاسان نییە تۆزێک ئالۆزیەک هەیە لە ناسینی شەیتانە بەوەی کە خوای پەروەردگار ینی ڕێگەی داوە بەوەی کە بتوانێت ینی چۆن ئەڵێ فێڵ باز بێ بتوانێت تەڵەکە باز بێ بتوانێت شتێک بدۆزێتەوە کە خەڵک لە خشتە بەرێ باسەلم ئیلا ئیماندارێک گەر بە ئاو بڵین بەخوای پەروەردگار ساغ بوو پێ و ئیمانێکی باشی نەبێ قسەکە لەسەرەوەیە ئەمەی کە لە حیوارێکی درێژیش لە قورئانە هاتووە کە خوای پەروەردگار لەگەڵ شەیتانە حیوارەکەن واروها ئەندازەیەک بە ئاو بڵێن شەیتان ڕێگەی ئەوەی پێدراوە ڕێگەی ئەوەی دراوە لە دنیا ئەو بەندانەی کە مەسەلەن بۆن منە زۆر زۆر ساغ و سەلیم نین لە خشتیان بەرە قسەکە لەسەرەوەی مامۆستا ئەم ڕێگە پێدان و ئەم حیلەکردن و ئەم هەموو تەڵەنانەوە بۆ ئینسان و بۆ لە خشتە بردن و ئەمانە ڕەنگە پرسیار بکرێت لەوەی کە بوونی شەیتان مەسەلەن بۆن منە حیکمەتەکەی چییە جارێ شەیتان خوای پەروەردگار سێ جۆرە دروستیاوی دروست کردوون بە پێی زانیاری ئێمە خوا دەزانێت ببینی چەندان جۆرە دروستیاوی دیکەش هەن بەڵام خوا بۆ ئێمە باس نەکردو بەڵام ئەوەی بۆ ئێمە باس کردو لە قورئاندا سێ جۆرە دروست کراون فریشتەکان هەن مەلائیکە کە بە یەکێکیان دەگوترێت مەلەک فریشتەکان زۆر زۆرن فەرمایشتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام دەفەرمێ ئەطەت السەماء وحەق له ئەن تەئیط ئاسمان نقەی لێ هات و حەقیەشی شتێت نقەی لێ بێ نقەوانە بارێکی قورزەخێ سەر پشتی وەڵاخێ دوایی دەفەرمێ هیچ شوێن بستێک نییە لە ئاسماندا مەگەر فریشتەیەک سەجدەی تێدا بردووە یاخود تێدا وەستاوە و بەندایەتی بۆ خوا دەکات خۆی پەروەردگار دەفەرمێ وما يعلم جنود ربك إلا هو ژمارەی سەربازەکانی پەروەردگار هەر خوا بۆ خۆی دەزانێت فریشتە خواوای خوڵقاندوون تەنیا چاکە دەزانن و خراپە ناتوانن وەکو دەفەرمێ لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون سەرپێچی لە فەرمانی خوا ناکەن و چیان فەرمان پێ بکرێ ئەنجامی دەدەن بێ لامۆژیم ئەوە فریشتە جۆرە مەخلووقێکی دیکە هەیە کە جینیان پێ دەڵێن جین لەگەڵ مرۆڤدا خاڵی هاوبەشیان هەردووچیان بۆ تاقیکردنەوە دروست بوون و هەردووچیان خێر و شەڕیشیان لەدەست دێت جن و مرۆڤ ئەوە خاڵی هاوبەشیانە لە جن کافرەکانی جن پێیان دەگوترێ شەیاطین کە ئیبلیس تەمەن وەکو چۆن ئادەم بابی مرۆڤانە ئیبلیسیش بابی جنە شەیاطین هەر خراپەیان لەدەست دێت ئەلبەتە دەتوانێت چاکە بکەن بەڵام بڵێ سروشتیان وا پیس و خراپ بووە لە خراپە زیاتر ناکەن ئەوە شەیاطین ئەلبەتە کە شەیاطین کافرەکانی جنن خوای پەروەردگار وشەی شەیاطینی بۆ کافرەکانی ئینسیش بەکارهێناوە شەیاطین الئینس والجن
مرۆڤیش دەتوانێت بێتە شەیطان. جا مەخلوقی سێهەمیش طبعاً کە بریتێن لە ئینسان دەتوانێت چاکە بکەن و خراپە بکەن وەکو جن، بەڵام شەیاطین بەس دەتوانن خراپە بکەن. ئەلبەتە وەکو گوتم لە ئەسڵدا ئێستا ئیبلیس ئەگەر ئیمانێ بێنە خۆ کەس ڕێنە نەگرتووە، بەڵام بۆ خۆی پێی خۆشە ئیمان نێنێ وای قەرار داوە. جا ئەوەی کە جەنابەت دەڵێ ئەوە باسێکی قوڵە کە بۆچی خوا سوبحانە و تەعالە شەیطانی دروست کردووە، بەتەئکید بۆ تاقیکردنەوەی مرۆڤ، و شەیطان بۆ خۆشی تاقی کرایەوە باز لە تاقیکردنەوەی خوا دەرنەچوو. کاتێک ینی ئیبلیس لە ڕیزی فریشتەکاندا بوو، چونکە هیچێ بۆی هەیە بپرسێ باشە خوا دەفەرمێ وإذ قلنا للملائكة اسجدوا لآدم فسجدوا إلا إبليس. ئای ئیبلیسیش فریشتە بووە بۆ زانیاریت لە پەیمانی کۆندا و لە کتێبەکانی خاوەن کتێباندا جوورەکە و نەسڕانیەکان دەڵێن ئیبلیسیش دەڵێن هەر نەکەر فریشتە بۆ سەرۆکی فریشتەکان بوو، بەڵام تەمان ئەسڵ و ئەساسی نییەوە، چونکە فریشتەکان بێفەرمانی خوا ناکەن. نە، ئیبلیس نەوع دروستکراوێکی دیکە بوو کە ئیبلیس بابی جنە، بەڵام دوای ئەوەی کە هاتووتە سەرزەوی وەچەی پەیدا بووە، هەر وەک ئادەم و حەواش هاتوونە سەرزەوی وەچەیان پەیدا بووە. جا یەکەم جارێ ئیبلیسیش هەر خۆشی تاقی کراوەتەوە، بەڵام لە تاقیکردنەوەی خوا دەرنەچوو. خۆ ئادەمیش تاقی کرایەوە، ئادەمیش کەوت لە تاقیکردنەوەی خوا، بەڵام ئادەم دوای کەوتنەکەی هەڵسایەوە. ئادەمیش خوا لە بەهەشدا داینان ئادەمیش و حەواش هەردووچیان کە لە پەیمانی کۆندا کۆلکە عەلمانیەکانیش کە بە زۆری لە پەیمانی کۆنەوە شت وەردەگرن سەر ئیسلامی حساب دەکەن، لە پەیمانی کۆندا دەڵێ حەوا لە درەختە قەدەغە کراوەکەی خوات، دوایی ئادەمیشی فریدا ئادەمیشی دەرخواردی ئادەمیشیدا. جا عەلمانیەکان دەڵێن ئەها تەماشای ئیسلام چۆن تەماشای ئافرەت دەکات، دەڵێ ئافرەت سەرچاوی گوناحە. ناوە پەیمانی کۆن وا دەڵێ، ئەگەر نا قورئان دەفەرمێ فەئەکەلا مینها، هەردووچیان پێکەوە لیان خوات، کەس کەسی هەڵ نەخەڵەتان، هەردووچیان بۆ خوان کەیفیان لێبوو لەو درەختە قەدەغە کراوە لیان خوارد. جا تەماشای ئادەمیش و حەواش لە تاقیکردنەوەی خوا کەوتن، بەڵام ئەها پندێکەیە دەڵێ گرنگێک کە نەکەوی، بەڵام گرنگتر لەوەی ئەوەیە کە کەوتی هەڵسیەوە. ئادەم و حەوا هەڵسانەوە، داوای لێبوردنیان لە خوا کرد. ئەدی ئیبلیسیش کەوت لە تاقیکردنەوەی خوا، بەڵام زیاتر داوای لێبوردن لە خوا بکە، وەکو دەڵێ عوزر لە قەباحەتی خراپتر. خوا فەرمووی ما لك ألا تسجد إذ أمرتك، کە فەرمانم پێکردی بۆچی سەجدەت نەبرد. تاوان سەجدە یعنی سڵاوکردن بۆ زانیاریت، سەجدەی عیبادەت تەنیا بۆ خوایە، یعنی سڵاوکردن بۆ ڕێزت لە ئادەم نەگرت. لە جیاتیەوەی عوزر بێنێتەوە بڵێ بە هەڵەدا چووم و تۆ پەروەردگاری منی و خاوەنی منی و بەدیهێنەری منی و تۆ چاتر دەزانی دەبوو ڕێز لەو مەخلوقەی تۆ بگرم. لە جیاتی ئەوە ئەنا خەیڕ منهم، لەو چاکترم، خەلەقتەنی من ناری و خەلەقتەهو من طین. واتە گوناحەکەی خۆی بە گوناحێکی زۆر گەورەتر پێی نەکرد، ئەوەی دەڵێ عوزر لە قەباحەتی خراپتر. دەزانی وە لە چی ڕاهاتوە؟ دەڵێن جارێک پیاوێک بەسەر پێژەیەکدا سەر کەوتووە، پیاوێکی دەستی بۆ بردو بۆ شوێنێکی، ئەویشتی کاکە بوا دەکەی، وتی تۆ وەڵام زانی خێزانەکەی خۆمی. جا دەڵێ ئەوە قسەکەی دووەمی لە یەکەمی خراپتر بوو لە کردەوەکەی. ئیبلیسیش گوناحێکی کرد، سەجدەی ڕێزی لە ئادەم نەگرت، کە دەبوو ڕێز لە ئادەم بگرێت، ئەو هەموو فریشتان ڕێزیان لە ئادەم گرت. چکە خوا دروستکراوێکی تازە دروست دەکا و دەیەوێت لەسەر زەوی دایبنێ، بەڵام وەکو قۆناغێکی ڕاگوزەر جارێ لە باغێکدا دایناوە لەسەر زەوی بەڕای هەندێک لە زانایان، یاخود لە بەهەشت دایناوە وەکو قۆناغی ڕاگوزەر، ئەگەر ئەسڵدا بۆ زەوی دروستکراوە. خوا دەیەوێت ویستوێتی ئەو دروستکراوانەی دیکە کە ئیبلیسە فریشتەکان هەموو ڕێزی لێ بگرن. دروستکراوێکی تازەی خوا بۆتە میوانی ئەم گەردونە، دروستکراوێکی زۆر ناوازەیە، جیا لەوانی دی، دەتوانێت بەرز بێتەوە تا دەگاتە کەشانی فەلک، دەتوانێت نزم بێتەوە تا دەچێتە ئەسفەلە سافلین. ویستوێتی ئەو فریشتەکان بە تایبەتی ڕێزی لێ هەموویان ڕێزیان لێگرت، ئیبلیس نەبێت. ئیبلیس دەیتوانی سەرپێچی بکە و دەتوانی فەرمانبەریش بکە. جا ئیبلیس لە تاقیکردنەوەی خوا کەوت، کە کەوتیش لە جیاتی ئەوەی کە داوای لێبوردن بکە، گوتی ئەسڵەن فەرمانەکەی تۆ لە جێ خۆنەوە، چونکە من لەو چاکترم. مەبەستم کەواتەوە جارێکم ئیبلیس بۆ تاقیکردنەوە دروستکراوە، ئەویش تاقیکردنەوەی خۆشی دا، بەڵام کەوت و لە جیاتی ئەوەی هەڵسێتەوە داوای لێبوردن کە هە لەسەر خراپەکەی بەردەوام بوو. دوایش کە خوا سوبحانه وتعالى فەرمووی مادام خۆت بەزل گرت، ما لەکە ئەن تەتەکەبەڕە فیها، بۆت نییە خۆ بەزل بگری لەو بەهەشتەدا یا لەو، بۆت نییە خۆ بەزل بگری بچۆ لە ئاسمان، بۆت نییە خۆ بەزل بچۆ خوارێ داپەڕە خوارێ، فاهبط منها فما يكون لك أن تتكبر فيها. لەوێش لە جیاتی ئەوەی بڵێ دیسان پەشیمان بێتەوە، گوتی
دەمادام وایە بەم هێڵەوە تاکو ئەو ڕۆژەی کە زیندوو دەبنەوە تاقیان لێ ناهێڵم ئەو ئادەمەی کە تۆ لەسەر ئەو لە من تووڕەبووی کە ڕێزم لێ نەگرتووە من خۆی وەچەکەی هەموو مەگەر ئەوانەی کە زۆر بۆ تۆ سوڵحاو بن کەواتە ئیبلیس خۆی تاقی کراوەتەوە دوو بۆ تاقیکردنەوە ئێمەش دروست کراوە وەخوای پەروەردگار دەفەرمی ئین الشەیطان لەکم عەدوٌ فاتەخیدوه عەدووە یەکێک ڕەنگە بڵێ جا باشە خوا بۆچی بە ئیبلیس تاقیمان دەکاتەوە ئێستا زانایانی دەروونناس دەڵێن لە جەستەی مرۆڤدا یعنی ئەو نەوازیع و عەوامیلی خێر و شەڕ و ئەوانەکە لە دەرونی مرۆڤدا هەیە یان یەکێکیان بەرەو خێر دەیبا یەکیان بەرەو شەڕ دەیبا ئەوە هەر لە ڕوو دەرونیەوانی لە ڕوو جەستەیشەوەیە خڕۆ کەسبیەکان شەڕ دەکەن لەگەڵ ئەو میکرۆبان دێن نەو جەستەوە لە ئەنجامی ئەوەدا ئەو سیڕاع و نیزاعە کە لە جەستەدا هەیە جەستە گەشە دەکات و ئەوە دەکات یا لە ڕاستیدا لە ئەنجامی ئەو سیڕاع و نیزاعی کە ئێمە لەگەڵ ئیبلیسدا هەمانە ئێرادەمان بەهێز دەبێ دەتوانین لە خوا نزیک بینەوە ئەوە مەشق و ڕاهێنان و بەهێزبوونە هەر وەکو چۆن جەستە ئەگەر لەگەڵ سەرما و گەرما و ناڕەحەتی و گرفتاریەکاندا ڕوبەڕوونێت و بەهێز نابێ لایەنی ڕوح و دەرونی مرۆڤیش هەروایە بەهەرحاڵ کۆتاییەکە شێر کە خوایە و وای داناوە و کارەکانی خوش هەمووی ئەو پەڕی حکمەتیان تێدایە بەڵام دیارە دوای سەرنجدان و لێوردبوون و تێوەڕامان حکمەتەکان مامۆستا ڕەنگە ئێستا پرسیارێک بکرێ هەر سەبارەت بەم مۆزوعی باسمان کرد مۆزوعی شەیطان پرسیارەوە بکرێ مادام خوای پەروەردگار نەفرینی لێ کردووە و هەروەها دووری خستۆتەوە لە ڕەحمەتی خۆی مادام ئەو ئیرادەی ئەوەی هەیە کە توانای ئەوەی هەیە کە ئینسان لە خشتە بەرێ زۆر جارە گوترێ مەسەلەن ئەگەر ئێمە زۆر جار لە هینی خۆشمانە لە فەهمی دینداری خۆشمانە ئەڵێن شەیتان فڵان شتی پێکردین ئەڵێ باشە ئەگەر لە هەمان کاتە شەیتانم ئیشەمان پێکە بۆ ئێمە لەسەری تاوانبارە بین خوای گەورە بۆ مەسەلەن ئێمە وەکو تاوانبار حسابەکە و لێشمانە پرسێتەوە لەسەر لەبەر ئەوە شەیطان جارێ نایملی کەس بگرێ و بە تۆزی گوناحی پێ بکە خوای پەروەردگار دەفەرمێ وقال الشيطان لما قضي الأمر کاتێک کە بڕیار درا و دادوەری کرا لە نێوانی مرۆڤەکاندا شەیطان گوتی وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم خوا بەڵێنی حەقی پێدان منیش بەڵێنێکم پێدان و بەڵێنەکەم نەبردە سەر وما كان لي عليكم من سلطان إلا أن دعوتكم فاستجبتم لي هیچ دەسەڵاتێکم بەسەرتاندا نەبوو هەرەوە بوو کە من بانگم کردی مەش وەڵامتان دامەوە واتە مرۆڤەکان لەسەر ئەوە سزا دەدرێن کە بە قسەی شەیطان دەکەن بە قسەی خوا ناکەن بەو معەزەمەتە بە قسەی پێغەمبەران ناکەن بە قسەی قورئان ناکەن بە قسەی کتێب بە قسەی فریشتەکان ناکەن دێن بە دوای ئیبلیسێک دەکەون کە ئەو چەند ڕەنجەڕۆ و دەستخەڕۆیە چەند بەدبەختە بە دوای ئەو دەکەون لەسەر ئەوە کە مرۆڤ دەتوانێت بە حکمی عەقڵ و ئیمانەکەی بەڕێوە بچێ بە قسەی ئیبلیس نەکا چون ئیبلیس بۆ خۆشی دەڵێ إن عبادي ليس لك عليهم سلطان خوای پەروەردگار دەفەرمێ إن عبادي ليس لك عليهم سلطان إلا من اتبعك من الغاوين دەفەرمێ بەندەکانی من تۆ دەسەڵات بەسەریان دانیە ئیبلیس خۆشی دەڵێ لأغوينهم أجمعين إلا عبادك منهم المخلصين هەمویان گومڕا دەکەم جگە لە عەبدە ساغەکانی تۆ جا مخلصینیش خوێندراوەتەوە ئەوانەی کە تۆ ساغت کردوونەوە مخلیصینیش خوێندراوەتەوە ئەوانەی خۆیان بۆ خوا ساغ کردوتەوە کەواتە لە ڕاستیدا ئەو مرۆڤ بەدەست خۆیەتی بە قسەی شەیطان دەکەیان بە قسەی فریشتە دەکا بە قسەی خوا دەکەیان بە قسەی ئیبلیس دەکا خوایە کە بەدیهێنەری تۆیە پەروەردگاری تۆیە خاوەنی تۆیە دەتژێنێ دەتمرێنێ هەموو نیعمەتەکانی بۆ ڕەساندووی دەبێ بە قسەی ئەو بکەی نەک بە قسەی ئیبلیسێک کە دوژمنتە کە خوا دەفەرمێ إن الشيطان لكم عدو فاتخذوه عدوا إنما يدعو حزبه ليكونوا من أصحاب السعير لسورة فاطر دەفەرمێ شەیطان دوژمنە بۆ ئێوەش بە دوژمنی بگرن کۆباڵەکەی خۆی بانگ دەکات بۆی بیان کاتە خاوەنی دۆزەخ برادەری دۆزەخ جا بۆ زانیاری لە تەفسیرەکان داهاتووە کە ئیبلیس لە ڕۆژی دواییدا دوای ئەوەی کە شوێن کەوتوەکان لێ کۆ دەبنەوە دەڵێنە تۆ ئێمەت بە چ دەردێک برد ئێمە لەگەڵ خۆتدا تووشی ئێرە کرد ئێستا عیلاجێکمان بکە چارەسەرێکمان بکە لە دنیادا بە قسەی تۆمان کرد ئێستا هاتوین تەکلیفمان هەیە چارەسەرێکمان بکە دەڵێ ئیبلیس دەڵێ بەزێک چارەسەر پێشک دێ جارێ ئەو قسانە دەکات دەڵێ من هیچ دەسەڵاتم بەسەرتاندا نەبوو من بانگم کردن ئێوەش وەڵامتان دامەوە خۆتای خۆتان بوو بە قسەی منتان نەکردبایە دوای هەر هەڵی دەپێچن دەڵێن دەبێت چارەسەرێکمان هەر بکەی دەڵێ وەڵا یەک چارەسەرم پێشک دێ دەڵێن چییە دەڵێ چێ شوێنی خۆی پێ ناخۆشە بێتە جێی من
جا دەڵێ ئیبلیس کورسێکی ئاگرینیان بۆ دەناو لە تەختی بنی دۆزەخ دەڵێ کوێ لە شوێنی خۆی ناڕەزێ بێتە هەروەندەم هەرو عیلاجم پێ دەکرێت مەبەستمەوەیە کە خوا سبحانه وتعالى لە قورئاندا لە هەموو کتێبەکان دیکەی کە ناردوونی ئاگاداری کردوون و هۆشداری پێداوین بە قسەی ئیبلیس مەکەن قسەی ئیبلیس چییە کاکە پەیوەند جەنابەت ئاماژەت بۆ دا کە تۆزێ غامیزۆ خۆی غموز و تەمە مژاویەکەی ئیبلیس هەروەها هی فریشتان و هی جین هەرەوەی کە نەیان بینین ئەگەر نا وەڵاهی کاکە پەیوەند ئینسان ئەگەر چبڕ بۆ خوا سوڵحاو بێ و فیتڕەت و ناخەکەی خۆی تۆزە پاکت بێتەوە بخوای بە ئاشکرا هەز دەکا کام خاڵتیرە کە بۆی دێ ئیلهامی مەلائیکەیە کامەشیان ئەوە هی شەیطانە خۆ یعنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەیانی کردووە کە دڵی مرۆڤ لە نێوان دوو پەنجەکەی خوای پەروەردگاردایە کە زانایان دەڵێن ئەوە مەبەست پێ فریشتە و قەرینە جینیەکەیە لە پێغەمبەریان پرسیوە عەلەیهی سەڵات وسەلام تۆ شەیطانێکت لەگەڵدایە فەرموویەتی بەڵێ بەڵا ئەوەی من مسلمان بووە هەموو مرۆڤێک فریشتەیەکی لەگەڵدا هانیدا بۆ چاکە شەیطانی هانیدا بۆ خراپە ئەتۆ گەر ئاوە دڵ خۆت ئەوە بکەی جاری وایە مەسەلەن کارێکی چاک دێتە پێش هەز دەکەی هاندەرێک تێ بۆ چاکەکە بەڵام دوایی هەستیش دەکەی هاندەرێکی شێ پەرسێکی شێ بۆ ئەوە کە نێڵی ئەو چاکەیە بکەیت مامۆستا کەواتە ببوورە یعنی ئینسانیش بۆ خۆی ئەو ئیرادەی هەیە ئەو حەزەی هەیە واتە بەرەو خراپەکە ئەچێ ئەو کاتەش شەیتانیش دەستی خاتە سەر شانی و تر پێکەوەمانی تێدانێت تا بۆ خۆت هەتا بۆ خۆت ڕوو لە خراپە نەکەی شەیتان زەفەرت پێ نابە خوا دەفەرمێ ئین عیبادی لەیس لەکە عەلەیهم سوڵتان ئیلا من اتبعەکە من الغاوین ئەوە زۆر جێز بەندەکانی من تۆ دەسەڵاتت بەسەریاندا ناشتێ مەگەر ئەوانەی شوێنت دەکەون لە سەرگەردانان لە بێمرادان ئەوەی بێمراد و سەرگەردان و ماڵ خراپ بێ شوێنت کەوی و ڕیشی خۆی لە مستۆنی و ڕێشمەی خۆی لە مستۆنی ڕای کێشی ئەگەنا تۆ دەسەڵاتت بەسەریاندا نییە پیاوێکی وەکو عومەری کوڕی خەتاب خواری ڕازی بێ نازەم زاری کرد باسمان کردوانە ڕۆژێک پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری کۆمەڵێک لە ئافرەتانی دەکرد پێغەمبەری خوا زۆر نەرم و حەلیم و سەماحەت و لێبوردن و دڵ گەورەی و هەندێک لە ئافرەتەکان دەنجیان بەرز کردبەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامۆژگاری دەکردن قسەی بۆ دەکردنەوە هەندێکیان پرسیاریان دەکرد ڕەنگە تێبینیان بوو لەسەر مێردیان لەسەر ئەوە لەو کاتەدا عومەری کوڕی خەتاب هات خواری ڕازی شیشی بە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە عومەر دەرکەوت ئافرەتەکان دەڵێ زیاتر هەر خۆ داپۆشن بەڵام زیاتر خۆیان داپۆشی و تۆزێ دەنجیان کپ کردەوە و بێدەنگ بوون پێغەمبەری صلی الله علیه وسلم پێکەنی زەردەخەنەی هاتێ ئەویش فەرمووی ئەی پێغەمبەری خوا بەچ پێ دەکەنی ئەضحەک الله سینەک هەموو دەمێ زەردەخەنەت لەسەر دەم بێ بوو بەچی پێکەنی فەرمووی وەڵا بەو ئافرەتانە پێشەوەی تۆ بێ دەنجیان بەرز کرد بۆ ئەوانە کە تۆ بە دەرکەوتی زیاتر خۆیان داپۆشی و دەنجیشان کپ کردەوە ئەویش ڕووی تێکردن و فەرمووی یا عەدوواتی ئەنفوسیکونە ئەتەهەبنەنی وەلا ئەتەهەبنە ڕەسوول الله صلی الله علیه وسلم ئای سام لە من دەکەن سام لە پێغەمبەری خوا ناکەن دوژمنی خۆتان ئەوان وشتیان بەرێ وەڵا وەلاکینەکە ئەفەض و ئەغلەظ ئەتۆ بڵێ قسە ڕەخ و زبری وەکو بڵێ بۆیە زیاتر سامان لێکی پێغەمبەری خوا زۆر میهرەبان و ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی هەیە یا ابن الخەطاب والله ما سلكت فجا إلا سلك الشيطان فجا غير فجك أي كوري خطاب هیچ کات تۆ بەڕێکدا نەڕۆیشتی مەگەر شەیتان بەڕێیش کەدا ڕۆی لە ترسی تۆ یواهێ ناوێرە شەیتان لەگەڵی بەڕێدا بڕوە کەچی وا شەیتان سواری ملی دەبێ هذا فەرمی استحوذ عليهم الشيطان استحوذ عليهم الشيطان يعني تسلط شەیتان سواری ملیان بۆ کوێ بێ لیان دەخڕێ جێلێ جانەکەم جا هەیە وەکو تۆف وایە بەدەست شەیتانەوە هەیە شەیتان سامی لێ دەکا پێی ناوێرێ يعني أو حديثي پیغمبر عليه الصلاة والسلام كذا فرمي إذا جاء رمضان غلقت أبواب النار وفتحت أبواب الجنة وصفدت الشياطين كهندي لما مسلم بالله اللي تيذكر كرمضان هاد درجاكاني دروازكاني دوزخ دا دخرين دروازكاني بهش دكرينوا والشيطان كان كلبس دكرين جاي واحد أي بوخ والله لرمضان جا خلق شراب دخوا خراب دكا وجناح دكا شەیطانی ئەو کەسە کە لە پسە دەکرێت کە بە ڕۆژوویە ئەو کەسە کە ئەهلی تاعەتە شەیطانەکەی لە بەرامبەریدا دەستە پاچێ وەکو کە لە پسە کرابێ ئەگەر ناخۆ مەلایکەم و زنجیر وشتیان پێ نیە شەیطانەکە لە پسەکەن نا یعنی بابایەکە کە لە پسە دەکرێت لە پێشەوە لە دواوە دەستی بۆ ناکرێتەوە کەسێک کە ئەهلی تاعەتەوە بۆ خوا سوڵحا و شەیطانەکەی لە بەرامبەریدا وەکو کە لە پسە کرابێ وایە بۆ دەفەرمێ دەرگای دۆزەخدا دەخرێن ئینسان بەهۆی چیوە دەچێتە دۆزە بەهۆی گوناحانەوە لە ڕەمەزاناندا کەسێ بە ڕۆژوو بێت گوناحیش ناکە معناوە
وەکو دەروازەی دۆزەخ داخرابێ خەڵک بەهۆی چیوە دەچێتە بەهشت بەهۆی تاعەتەوە لە ڕەمەزانە تاعەت زیاتر دەکرێت دەرگای بەهشت ئەوە تعبیرێکی ڕەمزیە کەواتە شەیطان حکمەتەکەی ئەوەی کە خوا ئێمەی پێ تاقی بکاتەوە و بەڵام ئایا شەیطان دەسەڵاتی بەسەر ئێمەدا هەیە بە تەکید نەخێر خۆمانین کە خۆ بەدەست شەیطانەوە دەدەین یاخود لە فریشتە نزیک دەبین بەهۆی تاعەتەوە لە خوا و لە فریشتەکان نزیک دەبین بەهۆی گوناحەوە لە شەیطان و لە خۆتخۆتە و دەنەدان و هاندانی شێطان نزیک دەبین و شێطان زەفەرمان پێ دەبا. سپاس دەکەین مامۆستا ئەڵقەی ژمارە چلوێکیشمان کۆتایی هات ئەو بڕگە بابەتانی مامانە ئینشاڵڵا بۆ ئەڵقەکانی داهاتوو سپاس دەکەین کە لە ئەڵقەی ژمارە چلوێکیشا باشدابی نابێشی کاکە پەیوەندی سپاس دەکەین بەڵە خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی ئەم ئەڵقەیەش هەتاکو بە گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ.